ڕۆژی جیهانی خەبات لە دژی هەژاری و برسێتی 17 ئۆکتۆبر بەرامبەر لەگەڵ 25 ڕازبەر ڕۆژی جیهانی نەهێشتنی هەژاریە. زیاتر لە 3 دەیە بەسەر فەرمی ناسینی ئەم ڕۆژە لەلایەن نەتەوە یەکگرتوەکان لە ساڵی 1992 زاینیەوە تێپەڕ دەبێت، بەڵام مۆتەکەی هەژاری وەک یەکێک لە گەورەترین کارەساتە مرۆییەکان هەروە بەسەر جیهاندا دەسوڕێتەوە. مێژووی ئەم ڕۆژە دەگەڕێتەوە بۆ ساڵی 1970. کۆبوونەوەی نزیکەی 100,000 کەس لە گۆڕەپانی ترۆکادیرۆی پاریس، ئەو جێگایەی کە ساڵی 1948 جاڕنامەی گیانی مافی مرۆڤی تیادە واژۆکرا، ئەو کۆبوونەوەیە کە بە مەبەستی بەرزڕاگرتنی یادی قوربانیانی هەژاری و برسێتی و توندوتیژی بەڕێوەچوو بەردی بناغەی بزوتنەوەیەکی جیهانی خەبات لە دژی هەژاری دامەزراند. ئامارە جیهانیەکان وێنەیەکی دڵتەزێن لە دۆخی برسێتی لە جیهاندان نیشان دەدەن. ساڵی 2024 زاینی نزیکەی 673 ملیۆن کەس، واتە 8.2% دانیشتوانی جیهان برسی بوون. هەرچەندە ئەم ڕێژەیە بەراورد بە ساڵەکانی 2022-2023 تا ڕادەیەک کەمتر بووەتەوە، بەڵام هێشتا لە ئاستی پێشپەتای کۆڤید-19 بەرزترە. بە پەیاماری بەرنامەی خۆراکی جیهانی تا مانگی نۆڤەمبری 2024 343 ملیۆن کەس لەگەڵ برسیەتی توند بەرەوڕوو بوون. دۆخەکە لە هەندێک ناوچە ئەوەندە خراپە کە قات و قڕی لە سوودان بووەتە واقع و لە غەزەش خەڵک هەر ئێستا لەگەڵ قات و قڕی بەرەوڕوون. منداڵان بەهۆی برسیەتیەوە زۆرترین زیانیان پێدەگات. لە سەرانسەری جیهاندا زیاتر لە 190 ملیۆن منداڵی خوار تەمەن 5 ساڵ بەدەست بەدخۆراکیەوە دەناڵێنن، کە ئەمەش لێکەوتەی نەرێنی لەسەر گەشەی جەستەیی و دەرونیان دەبێت و مەترسی لەسەر داهاتوویان دروست دەکات. بە پێیامارەکان زیاتر لە 160 ملیۆن منداڵی خوار تەمەن 5 ساڵ بەهۆی نەخواردنی خۆراکی پێویستەوە تووشی کورتەباڵایی بوون. نیوەی ئەم منداڵانە لە ئاسیا و 1 لەسەر 3 لە ئەفریقا دەژین. نیوەی ئەو 6 ملیۆن منداڵی کە ساڵانە گیانیان لەدەست دەدەن بەهۆی بەدخۆراکیەوەیە. برسێتی بە شێوەیەکی سەرەکی دەگەڕێتەوە بۆ 3 هۆکار کە بریتین لە شار، گۆڕانی کەشوهەوا و پەرەسەندنی چەوسانەوە و قەیرانی ئابووری. بە گوێرەی ئاماری ڕێکخراوی خۆراک و کشت و کاڵی نەتەوە یەکگرتوەکان، ڕێژەی بەرهەمهێنانی خۆراکی جیهانی بەسە بۆ ئەو 8.2 ملیار دانیشتوانی سەرگۆی زەوی، بەڵام دابشکردنی نادات پەروەرانە و شەڕ و قەیران ئابووریەکان ملیێنان کەس تووشی برسێتی دەکەن. نایەکسانی ئابووری جیهانی گەیشتوتە ئاستێکی چاوەڕوان نەکراو. بە پەیاماری ڕێکخراوی ناحکومی ئاکسفام، 8 لە دەوڵەمەندترین کەسەکانی جیهان زیاتر لە نیوەی دانیشتوانی جیهان سەرمایە و سامانیان هەیە. بە گوێرەی بەرنامەی خۆراکی جیهانی تەنها 2 سنت لەم سامانە لە ڕۆژێکدا بەسە بۆ دابینکردنی ژەمە خۆراکێکی خاوەن ڤیتامینی پێویست بۆ خوێندکارانی بەدخۆراک. بەرزبوونەوەی لە ڕادەبەدەری نرخی خۆراک و نایەکسانی داهات بۆتە هۆیەوەی کە 2 ملیارد و 800 ملیۆن کەس نەتوانن خۆراکی تەندروست دابین بکەن. ئەمڕۆکە ئێرانی ژێر دەسەڵاتی ڕژیمی ئیسلامی لەگەڵ یەکێک لە خراپترین قەیرانی هەژاری لە مێژووی هاوچەرخی خۆیدا بەرەوڕوو بۆتەوە. بە پێی ئامارە فەرمیەکان، ناوەندی ئاماری ئێران لە ماوەی 1 دەی ڕابردوودا لانی کەم 1 لەسەر 3 توانایی کڕینی کۆمەلگا کەم بۆتەوە. واقعی تاڵەوەیە کە هەر ئێستا زیاتر لە 70% دانیشتوانی ئێران لە ژێر هێڵی هەژاریدا دەژین، کە نزیکەی 50% بە هەژاری مطلقدا دەنرێت. هەڵاوسانی لە ڕادەبەدەری ملیێنان بنەماڵەی ئێرانی لەگەڵ مەترسی لە بەریەکترازان و هەڵوەشانەوە ڕوبەڕوو کردوێتەوە. نرخی کیلۆیەک گۆشتی سوور
1 ملیۆن تمەنی تێپەڕاندووە. نرخی بەرهەمە شیرەمەنیەکان زیاتر لە 80% بەرز بۆتەوە و نانیش نزیکەی 95% گرانتر بووە. بەپێی داتاکانی ڕێکخراوی خۆراک و کشتوکاڵی نەتەوە یەکگرتووەکان FAO 41% خەڵکی ئێران کەم تاسۆر بەدەست نەبوونی ئەمنیەتی خۆراکەوە دەناڵێنن و 36 ملیۆن کەس توانایی دابینکردنی خۆراکی تەندروستیان نییە و بەکارهێنانی پرۆتۆین لە بنەماڵەکەم داهاتەکاندا بۆ یەک جار لە هەفتەیەکدا کەمی کردووە. هەژاری بەربڵاو نەک هەر بژێوی ژیان بەڵکو پێکهاتەی کۆمەڵایەتی ئێرانیشی بەتوندی خستۆتە ژێر کاریگەری خۆیەوە. ئەم دۆخە بۆتە هۆی سەرهەڵدانی کۆمەڵێک دیاردەی نەخوازراوی کۆمەڵایەتی وەک لەشفرۆشی، ئالوودەبوون بە ماددە هۆشبەرەکان، کۆکردنەوەی زبڵ و خاشاک، خەوتن لە ناو کارتۆن و پەرەسەندنی کاری منداڵان. بە گوێرەی ئامارە فەرمیەکانی وەزارەتی پەروەردە زیاتر لە 3,200,000 منداڵ لە خوێندن دابڕاون لە کاتێکدا لانیکەم 2 ملیۆن منداڵی کار لە سەرتاسەری وڵات لە دۆخێکی مەترسیداردا کار دەکەن. ئەو هەژاری و شەوسادنەوە لە ڕادەبەدەرەی کە بەسەر بنەماڵە کرێکار وەژارەکاندا سەپێنراوە بۆتە هۆی ئەوەی کە ئەندامەکانیان بەردەوام لە ژێر گوشاری دەرونی دابن. ئەوان بە منداڵ و گەورەوە کار دەکەن، بەڵام بەو حاڵەشەوە بە ئەستەم دەتوانن ژیانێکی مەمرە و مەژی بۆ خۆیان دابین بکەن. بوونی کاتێکی بەتاڵ بۆ ئەوان بووەتە شتێکی مەحاڵ و بیرکردنەوە لە ڕێگە چارەیەک بە مەبەستی گۆڕینی چارەنووسی خۆیان لەگەڵ گەلێک ئاستەنگ بەرەو ڕوویان دەکاتەوە. واقعیەت ئەوەیە کە ڕێگا چارەی سەرمایەدارانە بۆ کۆتایهێنان بەم کارە ساتە گەورە مرۆییە جگە لە جێبەجێکردنی هەرچی زیاتری ئەم دۆخە هیچی تر نابێت. تەنیا ڕێگا چارەی کۆتایهێنان بەم بارودۆخە بریتیە لە خەبات و تێکۆشان لە پێناو ڕوخاندنی ئەو نظامەی کە هۆکاری سەرەکی دیاردەی هەژاری و برسیەتیە. خەبات بۆ لە گۆڕنانی کۆماری ئیسلامی خەباتە لە پێناو ڕزگارکردنی 70% دانیشتوانی کۆمەلگا لە چنگ هەژاری و بێکاری، بێبەشی و بێماڵ و حاڵی، گرانی و دەیان کێشە و گرفتی گەورە و بچووکی کۆمەڵایەتی دیکە.